بسم الله الرحمن الرحیم بەرکی سەرشانی خۆم ێزانم بە خێراتتان کەم سڵام لەخۆتان و لە بینەرانی خۆشەویستان. من محەممەدی پوریانم ناوە، دانیشتە و خەڵکی شاری ساقەت، تەمەنم 61 ساڵە، معلیمی بازنشستەی ئامۆزش و پەروەرشم، مقدارێکی لە بەشی هونەری ڕەسەنی خۆشنویسیە مەشغوڵ بووم لە ساڵی 66 و تایس. خۆشنویسی دوو بەشە، بەشێکی درێژنویسیە حاڵەتی تەخەسوسی هەیە، لە عدێکە هەیە بە سوورەتی خۆدادادیە ئێسعداد و نبوغێکیان هەیە، دوای ئەکەون و ئەو پلانەتەی ئەکەن و بۆ کاری نمایشگایی، بۆ کاری نووسینی کتێ و شرکت لە نمایشگاکانە جەشنوارەکانە. ئەمانە حەزورێکی گەرم و پڕڕەنیان هەیە و ئەنجمەنی خۆشنویسانی ئێرانیش خۆی و 300-400 شعبەی زۆر فعالن و توانیانە ئەو نیازی بەشی خۆشنویسی لە خەتی درشتا بەراوردەکەن. ولی ئەوەی کە بە سوورەتی معضلێ ماتۆ لازمە خەڵک بزانێت لە بەدوی تاریخ و تا ئیسا بەشەر توانێتی 20 خەت بناسێت و لە ناو ژیانیایەتی، لە ناو زندگیەتی نووسین. ئەو نووسینە لەو 20 خەتە ئائیسە لە حاڵی حاضرە 3 خەت لە ناو خەڵکە ڕایەجە. ئەو 3 خەتە متەئەسفانە چون تێکەڵ بوون، خەت ئیسفادەی لێ ئەەکەن بۆ بە باعیسی بەدخەتی خەڵک بم بۆنەوە خەڵک بڕێک ڕەنجە کێشندە بەدخەتی خۆیان لە ناشرین نووسینی خۆیان. ناگفتە نەمێنێ خەت بەڕاستی عەزەمەتێکە، بەرەکەتێکە، خەتیان بە نیوەی علمدا ئەنا لە گوزەشتا. خۆشنویسی بە ناوی خەتی نەستەعلیق لە قەڕنی 11 زمانی ناسرەدین شا میر عەمادی حەسەنی قەزوێنی توانی خەت بە ئەوجی خۆی بگەیەنێت، یعنی وەکو بلیمەتێ لە تاریخا ناسیە، حتا تا ئەو جێگە کەژن خەتی نابە تاقێک و دەستی کەسی پێ ناگە. دوو قەڕن دوای ئەو بابێژین میرزا ڕەزای کەلهوڕ لە ئیلی باختەرانی کرماشان و توانی تەغیر و تەحوڵێکی زۆر لە خەتە ئیجاد کە مەسەلەن ئوسول و قەواعیدی نوقتە گوزاری بێرێتە ناو خزمەتی هونەری ڕەسەنی خۆشنویسیەوە تا مەوردی ئیسفادەی عام قەرار بگرێت. ئیتر ئەمانە بوون بە مەکتەب، ئەم دوانە بوون بە شێوە، بوون بە ڕەوش کە خەڵک لەو مەکتەب و لەو ڕەوشە ئیسفادەکە. هەروەها ئەو ڕەوشانە ئائیسا بە دەستی بلیمەتێکی گەورەی تاریخ کە شکر بۆخوا لە حاڵی حیاتایە کەوتە دەست ئوستاد غوڵام حوسەینی ئەمیرخانی. من توانیم وەختی بازنشستە بووم نووسین دەست پێ بکەم بە پیشنەهادی مامۆستا هەژانی بابەمیری و دکتۆر مێهدی ڕەزایی. کتێوی حەزەتی نالیم نووسی لە 4 ساڵە و هەروەها جزمی عەمەی قورئان مامۆستا هەژارم تەواو کرد. فعالیەتی بەشی هونەری خۆم هەر ئەوە بووە و شرکت لە نمایشگاهایەکی جەمعیە. منتەها ئەوەی کە بۆ من مهم بوو ئامۆزش بوو. هەر لە سەرەتاوە عەلاقەم بە حرفەی ئامۆزش بوو کە بتوانم ئێستعدادەکان شناسایی کەم و لە خزمەتیانە بم و ئەوان بێنەمەیان. و خۆشبەختانە لەو بوارۆ ئێمە توانیمان سەرکەوین باڵای 1700 نەفەر ئێمە خۆشنویسمان تەحتی پۆشش قەراردا لەم شارە کە لەو 1700 نەفەرە ئەگە بەلازمیەدانەی شارێکە مەمەدارێکی خۆشنویسی ئەبێ کەسێک خۆشنویس حتمما 5 پلەی خۆشنویسی تێی کاتا بتوانێت بە دەرەجەی ئاخری خۆشنویسی بگە. ئەو 5 پلە بریتین لە دەورەی مەتەوەسط و خۆش و عالی و ممتاز، یعنی 4 ساڵ دەورەی گەرەکە تازەگیە لەم دەهەیە خیرا دەورەی فۆقە ممتازیشی پێی ئیزافە بووە و پایانی ڕێگە ئەوێ بۆ ئوستادی. ئەم سەفەحاتە کە ئەیبینن کتێوی حەزرەتی نالیە کە لە ماوەی 4 ساڵە توانیم بینووسم. تەلاشم ئەوە بوو کە هەر غەزەڵێکی لە سەفحەیەکە جێ بکەمەوە
وەخاتیەوەی کە خواننده یا مخاتبەکەی بتوانێت ڕاحەتتر خوێنێتەوە، خەستە نەوێ بەدەست مەتالعەی کتێوەکەوە. بەلازمە دەنم ئیشارەکەم بەوەی کە ئام هەر سەفحەیەک تەرحی خاصی خۆی هەیە نسبەت بە تێعدادی ئەبیاتی غەزەڵەکە. ئەویش ئۆلگۆکەم کتێوی خاجەوی کرمانی بووە لە مامۆسای مامۆساکان، مامۆسا غوڵام حوسێنی ئەمیرخانی، کە لە مودەتی 4 ساڵە ئەمە نووسریە. هیوادارم بتوانێت هەنگاوێ بێ لە مەسیری ئەحیای هونەر و فەرهەنگی زوانی دایکیمانە. کاغەزەکانیشی بەهۆیەوە کە ڕەش لەبان سپی بڕێک چاو عەزیەتەکە، ناچار کەوتم کە ئەم کاغەزانە بە سوورەتی قەیر و بەنزین دروستی بکەم تا هەم جوانتر بخوێنیێتەوە، هەم خەستە کونەندە نەوێ بۆ مەخاتبەکە. ناتوانم پەیام بم بە کەسێ، خۆم لەو جایگا ناوینم، منتەها ئەتوانم خواهشکەم هەروەک ئەو پەیامەی قەبلی خۆم تێکرارەکەمەوە. ئیسراریشم هەیە لەسەری ئەو جەماعەتەوە دەرەجەی فۆقە ممتازیان هەیە بتوانن خدمەتێکن بە فەرهەنگی خۆمان، بتوانم کێشم بەلای نووسینی کتێوە کوردیەکانە، خۆیانیان قبوڵ بێ بێنەمەیان نەترسن. تەنها هونەری خۆشنویسی لە بەشی هونەریان بۆ هونەر گەرەک نەوێت، هونەریان بۆ خەڵک گەرەک بێ، بۆ فەرهەنگەکە گەرەک بێ. ئەو کتێوانە ئێمە چەندێ لە فەرهەنگەکەمانە دەوڵەمەندین، ئەوەی لە هونەرەکە دەوڵەمەندین. ئیتر بەلاخەرە درەنگ و دوایی کەوتە ئەم نەسڵە ئەشێ نەترسێت و بەو مەدرکە کە گردیەتی ینی قابڵ قبوڵی ئەو ئەنجمەنەیت حتمەن بێتەمەیان نەتوانێ و ئەو عەزیزانەی وا گەرەکیانە دەست پێ بکەن. من خواهیشیان لێ یەکەم کە حتمەن توانایی ئەوەیان هەیە بە عنوانی ئەوەی کە لە بێکاری بێنە دەرەوە یا ئەو شتانەی وە خۆیان پیان خۆشە، لە کناری ئەوەیشە دەستکەوتێتریان بێت کە بتوانن ئیسفادەی لێکەن. دیری زوودڕاست ئیجازەی نەدا کە ئێمە بتوانین لەگەڵ هونەرەکەمانە کارێکەین. زۆرم دڵ پێوە بوو کە یا قورئان یا دیوانی مەحوی بنووسم، وەلێ بەداخەوە بە بۆنەی لەرزشی دەستەوە نەمتوانی ئەو کارە بە ئەنجام بێرم.